لە کەشێکی سەرد و باراناویدا مامۆستایان و فەرمانبەران گەرم و گوڕن و بەردەوامن لەسەر داواکاریەکانیان و دەڵێن بایکۆت بەردەوام دەبێت تاکو و موچە سەقامگیر دەبێت و وەڵامی خواستەکانیان دەدرێتەوە. تا ئەو کاتەی ئەم دەسەڵاتە خەوتووە مافیایە بێمنەتە بەهۆشی خۆی دادێتەوە و مافەکانمان دابین دەکات. ئەگەر نابایکۆت بەدامە من کچێکی 11 پۆلی 11 هەیە پێم خۆشە کە ئەم ساڵی بفەوتەوە کوی کە خۆم 8 ساڵم لەسەر قنی ئەمانە فەوتاوە. 8 ساڵی ڕێکم ساڵی 69 ساڵی 75 لە 88ەوە تا 92 8 ساڵی ڕێکم فەوتاوە. بۆیە زۆر ئاسایە ئەم ساڵی منداڵەکەم خوێنی بفەوتێت بۆ ئەوەی ئەم پەڵەیەکی ڕەش بە ناوچاوی ئەم دەسەڵاتە گەندەڵە دزوو مافیاوە. ئێمە وەکو مامۆستایان بەردەوام بین لەبەرە و ئەرکەی گەورەی لەسەر شمانە جێبەجێیەکەن ئینشاڵڵا بە گەرما بە سەرما بە هەر شێوێک بێ لەسەر بایکۆتی خۆمان بەردەوامی تاگەین بە ئاماجەکان. لە قەزای شارە زۆریش مامۆستایان شێوازی ناڕزایەتەکانیان گۆڕی بۆ ڕێپێوان و سووربوونی خۆیان لەسەر بایکۆت دووپات کردەوە تا حکوومەت دێتە سەرخەت و وەڵامی کردداری دەدرێنەوە. هاوکات ئۆباڵی فۆتانی ئەم ساڵی خوێندنیان بە پەڵەیەکی ڕژ ناوبرد لە مێژووی حکومڕانی دەسەڵاتی کوردی. زایەتی دەرەبڕین سەبارەت بە هەموو ئەو فشار و بەڵێنە گفتاری و بێکرداریانەی حکوومەتی هەرێم و هەروەها کە داوام بەبێژ دەستکەوتێک بڕۆینەوە ناوەندەکانی خوێندن و بایکۆت بشکێنین و پێیان دەڵێن ئێمە بایکۆت ناشکەین هەتا وەکو داواکاریە ڕەواکانمان جێبەجێ ئەکرێن بە کردار نەک بە گفتار. هاوشێوەی شار و ناوچەکانی دیکە مامۆستایانی قەزای چەمچەماڵی ژڕیان گەیاند بەردەوام دەبن لەسەر بایکۆت و دەرگای قوتابخانەکان ناکەنەوە چونکە تا ئێستا هیچ یەکێک لە داواکاریەکانی مامۆستایان جێبەجێ نەکراوە. وەگەم دەسەڵاتە پێی وایە مامۆستا ئەو چینەیە کە کۆیلە و بندیوارێ بە موچێکی بۆ بڕی بێتەوە ناشتیوانی مامۆستا ئەو چینە خوێندەوارەیە کە بە بڕوانامەی خۆی کە بە ڕەنجی شانی خۆی گەیشتووە بەوەی کە بگا بەمڕۆوە ملیش نادا بۆ ئەم دەسەڵاتە ستەمکارە زۆردارە. لە 2014 ئەم قەیرانە بەردەوامە 2015 ساڵ تێپەڕی بەڕاستی کاتی ئەوەیەکەوە خەڵکی پسپۆر دابنیشەیە خەڵکی بەرپرس دابنیشێ خەڵکی دڵسۆز دابنیشێ و بەڕاستی بڕیاری جەریان و دڵسۆزانە بدات. پەیام ئێمە ڕوون و ئاشکرا بایکۆت بەردەوام مەسواز بۆ خۆی گەورە ئەمڕۆ چەند سەباڵی قوتابخانە داوامی نەکردێتەوە ئەوە تا خۆتانیش ڕووماڵێکن ببینن بە هەزارەها مامۆستایانە شەقام و بەردەوامە بینە ڕۆژانی ئایندەشدا بەسەر ئەرۆستەکانمان بەردەوام پشت بۆ خۆی گەورە. نەخێر ئێمە بە هیچ شێوەیە بایکۆت ناشکرین و بەردەوامە بین. ئێمە ئەو پەیامە ئەگەینین کە چەند ڕۆژە بڵاو کراوەتەوە لە تەربیە و لە کۆمەڵە شوێن کە بە حساب ئەمڕۆ دەوام بێ بۆیە ئێمە ئەڵین بەردەوامە بین و بایکۆت ناشکرین بە هیچ شێوەیە. لە سنووری پارێزگای هەڵەبجەش تا ئێستا کە وەرزی دووەمی خوێندن دەستی پێکردوێتەوە هیچ یەکێک لە قوتابخانەکان نەکراونەتەوە مامۆستایانیش سوورن لەسەر داواکاریەکانیان و ئاشکرای دەکەن فشارەکانی دەسەڵات و حیزبەکانی دەسەڵات بۆ گەیشتن بە ئامانجەکانیان ساردیان ناکاتەوە و بەردەوام دەبن و لەسەر شەقام دەمێننەوە تا سەرجەم داواکاریەکانیان لەلایەن حکوومەتەوە وەڵام دەدرێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.